بابەت و گفتوگۆکان ئێمڕۆمان قسەکردنە لەسەر قەدەغەکردنی هەندێک خواردن لە نێو حانوتی نێو قوتابخانەکان با بزانین و خواردنانە چییە لەسەر چ بنەمایەک قەدەغە کراوە بڕیاری لابردنی راوە. پێشتریش راپۆرتێکمانە بوو لەسەرەوەی کە گۆڕانکاری لە پرسیاری کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئاکرێت با بزانینەوە گۆڕانکاریانە چییە کێگرێتەوە. ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا بەناز ڕەمەزان بەڕێزیان بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژئاوان. مامۆستا سڵاو لێ بێ زۆر بەخێر بێت. زۆر سپاس لە تۆ. بەخێر بێ سەرچاو. مامۆستا ئەو بابەتانە چین ئەو خواردنانە چین کە لەنێو حانوتەکانە قەدەغە کراون؟ بەڵێ ساڵانە بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە لێو گشتاندنێکرێ بۆ بەڕێوەبەرایەتی گشتیمان لە ڕێگەی ئەوانەوەگاتە بەڕێوەبەرایەتی پەروەردەی ڕۆژئاوا. مجموعەیەک خواردنەیە کە ڕێگە پێدراو نییە لە ناو فرۆشگاکانە هەبێ وەکو بنێشتە هەموو خواردنەوە گازیەکانە وزە بەخشەکانە ئەو خواردنانەی کە لە ڕۆنا سوورە کرێنەوانێ لەبەروی چەند جارێک ڕۆنەکەی بەکاریە ئەمانەش ڕێگە پێدراو نین لەگەڵ هەندێک جۆر جبزەیە کە دەست ڕەنگەکایە ئەو جۆرە خواردنانی کە ڕەنگیان تێدایە کامانە ڕێگە پێدراو نییە. ئەمەش بە تەنسیقی وەزارەتی پەروەردەیە لەگەڵ وەزارەتی تەندروستیە کامانە زەرر لە خوێندکارەدا بە تایبەتی ڕێگریەکی زۆرە بێت لە گەشەی مێشکیان ڕێگرە بێ لە ئاستی تێگەیشتنیان لەوانەکانیانە. باشە مامۆستا لیژنەی پشکنین هەیە بۆ قوتابخانەکان؟ بەڵێ لیژنەکان زۆرن لیژنەمان هەیە لەسەر ئاستی وەزارەت لیژنەمان هەیە لەسەر ئاستی محافەزە کە ئەم دوو لیژنەیە دەسەڵاتی سزا و داخستنیشیان هەیە بەدەر لەوان ئێمە لیژنەمان هەیە لە ناوەندەکانی خوێندن کە ستافی خوێندنگا و دەستەی کارگێڕی دروستیەکە و لیژنەمان هەیە لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتی گشتی و لیژنەمان هەیە لەسەر قایمقامیەت کە ئەمە نوێنەری پەروەردەی تایە کە ئەمانە هەر هەمویان بەدەر لەوانیش بنکە تەندروستیەکانی نزیک ناوەندەکانی خوێندن ئەم لیژنانە هەر هەمویان سەلاحیەتی ئەوان هەیە بچنە ناوەندەکانی خوێندن بەپێی ڕێنماییەکان سەیری فرۆشگاکەی بکەن لە ڕووی تەندروستی و لە ڕووی پاک و خاوەنیەوە لە ڕووی کوالیتی شتەکانەوە هەروەها لە ڕووی و خواردنانێکی ئەکسپایرە بزان لە ناو فرۆشگا هەیە یان گرانی ساری خوێندن هەمووی وەربگیرێت. باشە مامۆستا و کەسێک کە حانوتێک وەردەگرێت خۆی سەرپشکەلەوەی بابەتەکانی چی بێ بەدەر لەوانەیە کە قەدەغە کراون؟ خێر ڕێنماییە پێشەوەی ئێمە خۆی ساڵانە پێشکردنەوەی خوێندنگاکان خەمڵاندنەکرێ بۆ فرۆشگاکان کەمەش بەپێی ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردەیە پێشەوەی هەر فرۆشگایەک هەر خاوەنی فرۆشگایەک بچێتە ناو خەمڵاندنەکە و پێ ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردە بزانێت چییە و دوای ئەوەی کە بڵین فرۆشگاکەی گر بکرێ عەقدێکەیە لە بینی بەڕێوەبەراتی بۆ نمونە بەڕێوەبەراتی پەروەردەی ڕۆژئاوا و فرۆشگاکە کە هەموو ئەو خاڵانەی تایە کە لە ڕێنماییەکانی وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستی ئەبێ ئەو پابند بێ پێوەی بۆی هەر کاتێ سەرپێچیەک بکە ئەتوانین تووشی لە پێچینەوەی یاسایی بکەین بۆ عەقدەکە هەیە وەزائیدەن ئەتوانین غەرامە بکرێ هەتا سەلاحیەتمان هەیە تا هەفتەیەکدا بخرێ سەلاحیەتمان هەیە هەر فرۆشگاکەی لێ وەربگرینەوانێ. باشە مامۆستا هەندێک جار لە بەردەم قوتابخانەکانە هەندێک عەرەبانە و ئەوانە بینین هەمانە و خواردنە نافرۆشن کە قەدەغە لە نێو حانوتەکە. هەر ئەو لیژنە تەندروستیانەی کە لە سنووری خوێندنگاکانن ئەوان ئەتوانن ئیجراعات بکەن و ئەو لیژنانش کە ئەچن سەردانی بڵێن فرۆشگای خوێندنگاکانەکەن ئەوانش ئەتوان ئیجراعات لەگەڵ ئەو جۆرانە بکەن چونکەوانە بەدەرن لە ڕێنماییەکانی تەندروستی هەندێک خواردنیان پێ کە لە ناو فرۆشگا نافرۆشێک خوێندکار حەزیلێتی بە تایبەتی وزە بەخشەکان خواردنەوە سوورەکراوەکان کە ئەمانە هەمووی زەرری بۆ خوێندکار هەیە بە تایبەتی جبسە ڕەنگدارەکان کە ئەمانە ئەفرۆشێ ئەوانە توان ئیجراعاتکەن بەدەر لەوانیش لیژنەی حانوودی ناو خوێندنگا ئەتوانێت هەموو ڕۆژێک ئیجراعات بکە ئەتوانێت تا ئەو حەدەی 104 ئاگادار کاتەوە یاخو ئاسایش ئاگادار کاتەوە پۆلیس یا قایمقامیەت یا لیژنەکانی بەڕێوەبەرایەتی گشتی ئاگادار بکاتەوە ئەگەر بێت و پابند نەبێت بەوەی کە ئەو شوێنە چۆڵ کات یا ئەو شوێنە بەجێبێڵێت. باشە مامۆستا کەواتە ئێستا تۆ توانی بەدایکان و باوکان بڵێ دڵنیا بن لەوەی ئەو خواردنانی کە لە نێو حانوتەکانە هەیە منداڵەکانتان بیخۆن؟ ئێمە ناتوانین بڵێن دڵنیا بن لەبەرەوەی زۆر جار فرۆشگاکانیشمان سەرپێچیان تێدا زۆر جار هەندێک جار خواردن ئەوان خۆیان بۆ نمونە کێک و پسکیت و هەندێک جۆر خواردن کە ڕێگە پێدراوە لەسەر کارتۆنەکەی کە ئەوانیش ئەیکڕن لە ناو ئەکسپاریتایە خراپیتایە هەندێک جار چەند شەریکێکن شەریکێکیان بە ڕێنماییەکان ئیشەکە شەریکێکیان بە ڕێنماییەکان ئیژناکە بەڵام ئێمە ئەمێ لێرەوە بە بەڕێوەبەری خوێندنگاکان لیژنەی فرۆشگاکانی ناو خوێندنگاکان کە ئەوان هەموو ڕۆژێ ئەچنە ناو فرۆشگا بە پێی ڕێنماییەکان ئاگایان لە خوێندنگاکان بێ ئاگایان لە فرۆشگای خوێندنگاکان بێ لە بەرباری تەندروستی خوێندکاران کەچکە ئەمە گەورەترین زیان کە بەر تەندروستی خوێندکارەکانەکەوێ لەو فرۆشگاوەیە چونکم کەم خوێندکار هەیە ڕۆژانە لەو فرۆشگای شتێک نەخوات ینی کەمیان هەیە شتێک نەخوات. ڕاستە کەواتە
ناتوانرێت دڵنیایی ساڵ لە سەبیرێ ناتوانیت چونکم زۆرە ئێستا بۆ نمونە من باسی سنووری بەڕێوەبەرایەتی خۆم کەم 390 خوێندنگات هەیە تۆ بتەوێت ئەم 390 خوێندنگایە هەر هەمووی بەو کوالیتیە بێت کە من ئەمەوێ بۆ ڕێنمایی وەزارەتی پەرکاتی ئەم لیژنانەمان بۆچی دروست کردووە ئەم بە دوواداچوونە بۆچی ئەەکەین بۆیە لەبەر ئەوە حتمما مخالەفەکە هەیە سەرپێچەکەیە بۆی ئێمە لیژنەکانی خۆمان تۆڵ کردووە بە تایبەتی لیژنەکانی قامقامیەت کە ئیشی زۆر باشیان کردو نوێنەری پەروەردەیان لەگەڵایە تەنانەت سزای زۆر باشی ئەو فرۆشگانیان داوە کە بە پێی ڕێنماییەکان خواردنیان نەبردوە ناو فرۆشگاکانیانەوە و هەر هەمووشیان پێویستە هەمویان هەوێی تەندروستیان هەبێ و تەنانەت کڵاو و دەستکێش و ئەو ڕێنماییە تەندروستیانی کە لە کاتی خواردن دروستکردن و پێدانی خواردن بە خوێنکار ئەبێ پابند بن پێوەی ئەگەر پابند نەبن جاریەکە ماگادارەکرێنەوە جاری دووەم غەراماکرێن جاری سێم داخرێ. حاڵەتی وامانە بۆ داخرێ لە ئەم ساڵا بەڵێ بۆ 3 ڕۆژ داخراوە ئاگادارکردنەوەی وەرگرتووە غەرامەی وەرگرتووە ینی هەمان بە خوێندنگامان هەبووە. باشە بەگشتی ئێستا ڕەوشی حانوتەکان باشە بەڵام ئێشتا لەوانێت لە ئاستی تمۆحی ئێمەیانە بێت باشە میوەی تیا فرۆشێت مامۆستا ئێمە وەکو لە ڕێنماییەکانە خۆی تایەتی کە پێویستە کاس بە تایبەتی سێ و هەبێت لە ناو فرۆشگاکانە بەڵام خوێنکار گەنجی ئێستا بە عام حەزی زیاتر لەو شتێک کە مەمنوعەکرێلەی نایکڕێ ینی زۆربەی فرۆشگاکان کە ئێمە قسەمان لەگەڵ کردوون یاخو کاتێ نوێنەرەکانمانەچێتە ناوەندەکانی خوێندن خوێنکار عادەتەن حەزی لەو خواردنە فاسفوتە خێرایانەیە یا حەزی لەو شتانەیە کە زۆرترین شیرینی تایە تاقی تایە و زەی تایە و زەبەخشەکانی تیا بۆیە کەمتر بەلای میوە بە تایبەتی ئەم جیلەی ئێستا کەمتر میوە خۆن بەڵام هەشمانە لە هەندێک خوێندنگا هەشمانە شەربەتی فرێش دروست دەکەن هەم میوەی باشە فرۆشرێ بەڵام هەندێک خوێندنگاشمانەیە لە زەرم کردووە 2 کیلۆ سێوم بردو فڕم ماوە ینی نەخراوە نەفرۆشاوە بەڵام ئەمەیان ئەتوانین داوا لە دایکان و باڵکان کەین کە ڕێنمایی مناڵەکانیان بکەن کە زیاتر گرنگی بە میوە و سەوزەکان بدەن لە ئەگەر هەبێت لە چەند سەوزە نییە لە فرۆشگاکان بەڵام میوە ڕێگە پێدراوە کە بیبەنە ناو فرۆشگاکانەوە ئەمیش ئەبێ ئەوان پاڵنەرێکی باش بن بۆی مناڵەکە لە باتیەوەی لە فەیەک بخوات سێوێک بخوات لە باتی جبسێک بخوات سێوێک خواچکە ساهندێ جبسیش بۆی هەیە بچێتە ناوەندەکانی خوێندنەوە هەرچەنە من حەزمە کرد وەزارەتی پەروەردە جبسیشی مەمنوع بکردا چکەیەکێکە لەو هۆکارانەی کابێت ڕێگری لە گەشەی مشکی مناڵەکە بەڵام ئەوان ئەو جبسیان مەمنوع کرە کە ڕەنگی تایە هیوادارم بە ساڵی داهاتوو هەموو جۆرەکانی جبس مەمنوع بکرێت. باشە مامۆسا یەکێک لە بابەتانی لە حانوتەکان هەیە زۆر جار ئەو فرسەیە کە هەیە 5 دقەیە یعنی حانوتەکان کارمەندیان کەمە خوێنکار فریان ناکەوێت شت بکرێت بە تایبەت قۆناغی بنەڕەتی گرفتی بۆ خوێنکارەکان دروست کردووە دایک و باوکە بێ جاری وایە خۆی شت بۆ مناڵەکەی بکڕێ و بینێرێ لەگەڵ مناڵەکەیە ینی هیچ مەرجەکەیە بۆی حانوتەکان کارمەندی پێویستیانە بێ ژمارە کارمەند دیاریکرا بیاننا خۆی مەرجە بە پێی عادەتی خوێنکارەکە ژمارەی کارمەندی لە ناو فرۆشگاکە زیاد بکە بەڵام ئەم گرفتی کە بەڕێز ئاماژەی پێەکەی 5 دقا ئەمە لەو خوێندنگانەیە زیاتر ئێمە گرفتمان هەیە کە 2 دەوام و 3 دەوامن بەڵام ئەو خوێندنگانی کە 1 دەوامن ئەوان بۆ نمونە من خوێندنگا هەیە لە سنووری بەڕێوەبەرایەتی من فرسەکەی چارێکێکە چارێکێک بۆ ئەو زۆر باشە ینی بەڵێ کەمینەن وانە نەخێر خوێندنگایکی قەرەباڵقی شن بەڵام لە بەرەوەی یەک فرۆشگاکەی نەمە بەسمەوەی خوێندکارانی 1 دەوامن 1 دەوامە نەخێر 1 دەوامەکەی سابوونەکان کەمتر لە 2 دەوامەکان 1 دەوام چۆنە هەشتی بەیانی ئەچێتە ناو هەڵەکانی خوێندنەوە ساعت 12 تاوابێ بەڵام بەڕێوەبەری خوێندنگاکە هەستاوە لە باتی 12 تاوابێت 12 دقه تاوابێ یعنی هەستاوە 5 دقه ئیزافە کردو بۆ فرسەکانی بۆی تەلەبەکانی بە ئیسراحەت تر لە فرۆشگا ئیسراحەت بکەن و خواردنەکە بخۆن بەڵام ئەو خوێندنگانی کە 2 داوام و 3 داوامانەیە ئێمە ناتوانین دەستکاری ڕێستەکان بەڕێوەبەری خوێندنگاکەش ناتوانێت ئەگەر حەزیش بکات ناتوانێت بۆچی چکە دەوامی دوای ئەو یەکسەر دەست پێکات یعنی ناتوانێت کاتێکی ئیزافی لە خۆی مشکلی نییە درەنگتر بڕاتەوانەیە مامۆساکانی درەنگتر بڕاتەوە بەڵام داوامی دوم هەمووی چاوەڕی ئەون بێتە دەرە و داوامی دوم بێ بۆی ئەم گرفتە ئێمە لە 2 داوامی 3 داوامیەکانە هەمانە بەڵام لە خوێندنگایەک داوامیەکانەوەنی من ئاگادار بم زۆربیان فرسەکانیان کردووە خۆی 5 دقنی هیانە 10 دقەیە هیانە چارێکێکە بەڵام لە خوێندنگا 2 داوامی 3 دەماکانە فعلەن 5 دقەیە کەمە باشە مامۆسایەکی کرد لەو بابەتانی کە بابەتێکی تازەیە قسەی لەسەرەکرێ پرسیاری کەسانی خاوەن پێداویستی تایبەتە گۆڕانکاری تیا بکرێت ئەمە چۆن ئاگەر ڕوونکردمان ئەم بڕیارە تازە دەرچووە 12/2023 دەرچووە بەڵام پێشتریش هەر لە ڕێگەی ئەزمونونەکانی بەڕێوەبەرایەتی
ئەزمونەکانی گشتی وەزارەتەوە ڕێنمایی دەرچوو بوو بۆ خاوەن پێداویستی تایبەت کە هاوکاری بکرێن لە ناوەندەکانی خوێندنە. هاوکاریەکە چی بوو؟ تەنها تۆ مامۆستایەکی بۆ دابنی لە شوێنێکی کەشێکی ئەرێنی ترا ئەم خوێنکارە تاقیکردنەوەکانی بکە. خوێنکاری نابینامان هەبوو، نابینە ڕێنمایی خۆی هەبوو، ئەم دوانە هەبوو. بەڵام ئێستا بەپێی ئەم بڕیارە تازەی کە لە وەزارەتی پەروەردە لە بەشی ئەزمونەکانەوە دەرچووە، گۆڕانکاریەکی باش کراوە، هاوکارێکی باشە بۆ خوێنکاری خاوەن پێداویستی تایبەت. چکەمە نوێ توێژمان هەیە کە هەر نوێیان بە خاوەن پێداویستی تایبەت دانرێ، وەکو بیرکۆڵە، نابینایە، نابیستە، پەشێوی فێربوونە، زۆر جوڵەیە، کەموردیە، بۆیە ئەمەوێ ئۆتیزمە، داون سندرومە، ئەمانە هەمویانە چنە بابی پەروەردەی تایبەتەوە. پێشتر هەر بەو دوو نابیناکە و بڵێن کەشێکی ئەرێنی گونجان نەکەیمە هاوکاری خوێنکاری پەروەردەی تایبەتمانەکە. بەس ئێستا خشتێکی تایبەتیان بۆ دانراوە لە چۆنێتی دابشکردنی نمرەکان لە کاتی تاقیکردنەوەکانە. جۆری پرسیارەکان بۆ ئەوان گۆڕاو بوون. نمونەگەر خوێنکارێک لە قۆناغی بڵێن بازنەی 1 و 2 3 خو با بڵێن قۆناغی بنەڕەتی و ئامادەی پرسیارەکانی لە 150 نووسینەکی بێ و لە 150 هەڵبژاردن بێ ئەو بە جیاوازترە. بۆ نمونەی ئەو ئەبێ هەڵبژاردننی تیاابێ، ڕاست و هەڵی تیاابێ، ئەبێ بێ گەیاندنی تیاابێ، بۆشایی تیاابێ، وەڵامی کورتی تیاابێ، وەڵامی درێژی تیاابێ. یعنی ئەو دوو فەقەرەی ئاخیریان کە وەڵامی درێژ و وەڵامی کورد کەمترین دەرەجەی لەسەرە. دەرەجەکانی ترێتێتە سەر ڕاست و هەڵە و بۆشایی و هەڵبژاردن و بەیە گەیاندن و ڕاست و هەڵا. ئەمە ئاسانکارێکی باشە بۆ خوێنکاری خاوەن پێداویستی تایبەت بۆ وەڵامدانەوە لە کاتی تاقیکردنەوەکانەوە. هەر لەم ڕێنماییە تازەیە بۆ ئەو خوێنکارانەی کە نابیستن لە 125 پرۆگرامەکانیان بۆ کەمەکرێتەوە. ئەمەش لە ڕێگەی پرۆگرامەکانی وەزارەتی پەروەردە و پرۆگرامی گشتی بەڕێوەبەرایەتیەوانەیە کە دابەزێتە خوارەوە بۆ ئەو خوێندگانی کە خوێنکاری نابیستیان تایە پرۆگرامێکی تایبەت بخوانێ لە 125 بۆ کەم کراوەتەوە. ڕێنماییەکە ئەم ڕێنمایە تازەیە بۆ نابینە. هەموو ئەو خوێنکارانی کە نابینان بەمەرجێک لە 90 ینی نابینا بن بە پێی ڕێژەی پشکنینەکانیان، ئەمانە تاقیکردنەوەکانی بیرکاری و کۆمپیوتەر ئەنجام نادەن. هەر بابەتێکی ژوێنەکێشانی تیاابێ ئەوان لە پرسیارەکانە ئەبخشرێن. باشە مامۆسامە دەرفەت ناڕەخسێنێ هەندێک خوێنکار لە پەنا کەسانی خاوەن پێداویستی تایبەت و ئەنی هەوڵ بن خۆیان لەو چوارچێوەیەدا تۆمار بکەن. ئێمە لیژنەیەک هەر بە پێی ئەو ڕێنمایە تازەی کە لە وەزارەتی پەروەردە دەرچووە، لیژنەیەک دروستکراوە لەسەر ئاستی بڵێن پەروەردەی قەزا بەڕێوەبەری یاریدەدەری بەڕێوەبەری گشتی سەرۆکی لیژنەکەیە لەگەڵ مامۆسای چەند مامۆسایەکی شارەزا لە هەڵسەنگاندنی خوێنکاری خاوەن پێداویستی تایبەت و ئەگەر لەوانێ زۆر جاریش کەسانی پسپۆری تایبەت بەوە لە بواری پەروەردەی تایبەت لەو لیژنەیە ئەندام بێ، هەر هەموو خوێنکارێک داتاکە لە خوێندنگاکە وەرەگیرێ. ئەو خوێنکارانی کە ئەژمارەکرێن بە پەروەردەی تایبەت دەچێتە لای ئەم لیژنەیە. ئەم لیژنەیە لەوێ لەبەری مامۆسای پەروەردەی تایبەتی تایە ئەزانن ئەم خوێنکارە پەروەردەی تایبەت یاننا کە ئەمان بڕیاریاندا ئەم لیژنەیە کە بڕیاریاندا ئەم تەلەبەیە خاوەن پێداویستی تایبەت یا با بڵێن پەروەردەی تایبەتە ئاڕاستی لیژنەیەکی تەندروستی گشتی ئەکرێت. ئەوان راپۆرتە نێرنەوە دووبارە بۆ ئەو لیژنە باڵایە بەپێی ئەوە و کاتە بە ئەو ڕێنماییانی کە تایبەتە بە خوێنکاری پەروەردەی تایبەت بەوە هەژمار ئەکرێ و بەو جۆرە مامەڵەی لەگەڵەکرێ لە ناوەندەکانی خوێندنە. بۆ هەموو قۆناغەکانی خوێندن بۆ شێوەیە لە قۆناغی بنەڕەتیە بەم شێوەیە، بەڵام لە قۆناغی ئامادەیی شا بە هەمان شێوەیە. چونکم ئەم ڕێنمایە تازەیە هاتووە لێگەر خوێنکار قۆناغی بنەڕەتی بڕی لە مەرحەلەی پەروەردەی تایبەت ئەتوانێت بچێتە قۆناغی ئامادەی بەمەرجێک دوای بە دوواداچوون و لێکۆڵین و ئایا ئەمە ئەتوانێت قۆناغی ئامادەیی ببڕێ، بەڵام ئەبێ بچێتە وێژەیی. بەڵام لە قۆناغی بڵین تاقیکردنەوەی نۆ نیشتیمانی لەگەڵ 12 ئامادەی ئەبێ پرسیارەکان بە هەمان شێوەی پرسیاری گشتیە و بەڵام هەمووی هەڵبژاردنە. بەڵام ئەوەی کە ئاسانکاریە لە قۆناغی ئامادە و هەرێکێک لە قۆناغەکان کە زۆر گرینگە ئەوەیە کە زۆر بە هەمویان مامۆسای پەروەردەی تایبەتیان بۆ دابینەکرێ لە کاتی تاقیکردنەوەکانە چاودێری تایبەتیان بۆ دابینەکرێ و لەوانەیە لە شوێنێکی تایبەتریش تاقیکردنەوە بکات کە زۆربیان ئەم خوێنکارانەی کە پەروەردەی تایبەتن جوڵیان زۆرە بەپێی ئەم ڕێنماییە تازەیە بۆیان هەیە بجوڵن بەپێی پێویست، یعنی ئەو ڕێگایان پێدرێ بۆیان هەیە بڵندگۆ بەکاربێنن لە کاتی تاقیکردنەوەکە کە خۆی بەکارهێنانی بڵنگۆ ممنوعە، بەڵام ئەوان بۆیان هەیە بە پێم ڕێنمایە تازەیە بەکاریشی بێنن. زۆر باشە. شتێکمەوە باسمان نەکردبێ شتێکی وانەوە. سپاس بە ئامادەبوون مامۆستا، سپاس بۆ ڕوونکردنەوەکانە، سپاس بۆ زانیاریەکانت، زۆر سپاس دەکەین. سپاس بۆ ئێوە.